ئامادەکارەکان بۆ نزانستیە مێژوویەکە تەواو بوو. ئەگەرچی زیاتر لە 8 مانگی ماوە بۆ کاتی بۆنەکە، ئامادەکارانی بۆنەکە لە 5 وڵاتی جیاوازەوە ئامادەکاری دەکەن. ڕایان گەیان کە ئامادەکارەکان زیاتر لە مانگێکە تەواو بوو و پرۆگرام و وێبسایتی بۆنەکەیان پێشکەشی لایەنە پەیوەندیدارەکان کردووە لەسەر تاسەری جیاندا و وا چاوەڕوان دەکرێت بۆنەکە کاردانەوەیکی زانستی مێژووی دیکە تۆمار بکات. سێمین لووتکەی جیانی کۆنیشانەی دەرچەی سنگ کەوا بڕیارە لە 9 دەی مانگی 4 ساڵی 2026 لە تاوەری تەندروستی سمارت ئەنجام بدرێت، تاکە بۆنەیەکە لە تەواوی جیاندا کە تایبەتە بە نەخۆشی کۆنیشانی دەرچەی سنگ بۆ یەداهێنەرانی ئەم بوارە لە سەرتاسەری جیانەوە ڕوو لە تاوەری تەندروستی سمارت دەکەن و سمارت دەکەنە پلاتفۆرمێک بۆ پێشکەشکردنی داهێنانەکانیان بە جیهان. لە بۆنەکەی ئەم جارەدا پزیشکە ناودار و داهێنەرەکان لە سەرتاسەری جیانەوە ڕوو لە تاوەری تەندروستی سمارت دەکەن تا زانستی پزیشکی تایبەت بە کۆنیشانەی دەرچەی سنگ هەنگاوێکی دیکە ببەنە پێشەوە. تاوەری تەندروستی سمارت دەبێتە چەقی جیان لە زانستی تایبەت بە کۆنیشانەی دەرچەی سنگ لێرەوە تەواوی پزیشکانی دنیا ئاڕاستە دەکەین. شایەنی ئەو بیرهێنانەوەیە کە لە لووتکەی ساڵی ڕابردوو پزیشکان لە ئەوروپاوە بۆ فێربوون نەک وتاردان و لەسەر ئەرکی خۆیان ڕێگەی تاوەری تەندروستی سمارتیان گرتە بەر. ئەمەش بە وەرچەرخانێکی مێژوویە ژمار کرا کە لە دوای حکمی عەباسیەکانەوە پزیشکان بۆ فێربوون لە ئەوروپاوە بۆ عێراق نەهاتوون. سمارت وەرچەرخانە.